دوجار وەزارەتی نەوتی عێراق لەسەر ڕاگررتنی هەناردەی نەوتی کێڵگەکانی هەرێمی کوردستان بەرەو بەندەری جەیهانی تورکیا هاتە دەنگ و جارێکی دیکە داوای دەستپێکردنەوەی لە وەزارەتی سامانە سروشتەکانی حکوومەتی ماوە بەسەرچوو کردەوە. لە ڕاگەاندراوێکدا لە وەڵامی ئاژانس و دەستگاکانی ڕاگەاندن و هەروەها پرسیاری ئەندامانی ئەنجومەنی نوێنەران کە بۆچی هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بەندەری جەیهانەوە دەست پێ ناکاتەوە، وەزارەتی نەوتی حکوومەتی کاربەڕێکەری عێراق ڕایگەیاند وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم داواکاری دەستپێکردنەوەی هەناردەی نەوت لە ڕێگەی جەیهانەوە ڕەت دەکاتەوە. لە دوای دەستپێکردنی جەنگی ئەمریکا و قەوارەی زایۆنی بۆ سەر ئێران لە 28 مانگی ڕابردوو، هەرێمی کوردستان هەناردەکردنی نەوتی بەرەو بەندەری جەیهانی تورکیا ڕاگرت لە کاتێکدا پێشتر و لە 27 ئەیلول مانگی 9 ساڵی ڕابردووەوە دوای 2 ساڵ و 6 مانگ لە ڕاگیرانی بەپێی ڕێکەوتنێک هەناردەکردن دەستی پێکردبووەوە. بەپێی ڕاگەیەنراوە کە وەزارەتی نەوت داوای لە هاوتاکەی لە هەرێمی کوردستان کردووە جگەل لەو بڕێی پێشتر لە کێڵگەکانی هەرێمەوە ڕەوانە دەکرا کە لانی کەم 200,000 بەرمیل بوو، 300,000 بەرمیلی دیکەش لە ڕێگەی بۆری هەرێم تورکیا کە هەناردە بکات، بەڵام وەک وەزارەتی نەوت دەڵێت هەرێم بۆ دەستپێکردنەوەی هەناردە چەند مەرجێکی داناوە کە پەیوەندیان بە پرسی نەوتەوە نییە. وەزارەتی نەوت بەبێ ئەوەی ئاماژە بە مەرجەکانی هەرێمی کوردستان بکات لەگەڵەوەشدا دەڵێت ئامادەین دوا بە دوای دەستپێکردنەوەی هەناردە گفتوگۆی ئەو مەرجانە بکەین. عێراق کە بۆ دابینکردنی بودجە و موچە بە شێوەیەکی سەرەکی پشت بە داهاتی نەوت دەبەستێت، لەم دۆخە نائەمنیەشدا کە بەهۆی داخرانی گەروی هورمز گواستنەوەی نەوت کێشەی بۆ دروست بووە، ترسی هەیە لە مانگەکانی داهاتوودا ڕوبەڕووی قەیرانێکی قوڵ لە دابینکردنی موچە و بودجە ببێتەوە، بۆیە بە دوای جێگرەوەدا دەگەڕێت. وەزارەتی نەوتی فیدراڵ لە کۆتاییدا جارێکی دیکە داوا لە وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم دەکات لە پێناوی بەرژەوەندی نیشتیمانی و بە پێی دەستور و یاسای بودجە هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە. باگەری زۆرەوە پێشبینی دەکرێت ئەم کێشەیە جارێکی دیکە گرفت بۆ موچەی موچەخۆرانی هەرێم دروست بکات، بە تایبەت کە یەکێک لە مەرجەکانی ناردنی موچە پەیوەست بووە بە هەناردەکردنی 200,000 بەرمیل نەوتی ڕۆژانەی هەرێم کە ئێستا ڕاگیراوە.